سڵاوتان لێبێت بەرنامە و سۆراخ و بەدواداچوونی ئەم جارەم لەسەر کەمی ئاوە لە هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر لەگەڵماندا بن لەم بەرنامەدا پرسەکە دەخینە بەردەم لایانی پەیوەندیدار و لە هەمان کاتیشدا معاناتی دانیشتوانی هەرێمی کوردستان و بە تایبەت شاری هەولێر وەردەگرین تەنانەت بەشێک لە ماڵەکان و بەشێک لە گەڕەکەکان لەگەڵ ئەوەی ئاویان کەمە کاتێک ئاویشیانێتەوە لم لەگەڵ ئاوەکەدا دەچێتە ناو تەنکی سەربانەکانیان لەگەڵماندا بن و چەندین چیرۆکی تراژیدی ژیانی هاوڵاتیانی هەرێم و بە تایبەت شاری هەولێر ببیستن و بزانن. ساڵانە لە وەرزی هاویندا کێشەی کەم ئاوی لە شاری هەولێر سەر هەڵدەداتەوە و حکوومەتیش نەیویستووە چارەسەرێکی ڕیشەیی بۆ بدۆزێتەوە. بە پێی زانیاریەکانی پەیام کێشەی کەم ئاوی لە هەولێر بە ملیارێک دۆلار چارەسەر دەکرێت کە خۆی لە دروستکردنی پرۆژەی ئاوی ئیفراسشوار دەبینێتەوە بەڵام دەسەڵاتداران ئامادە نین پارەی بۆ خەرج بکەن لە کاتێکدا چەندین پارچە زەوی گرانبەها کە بەهاکەیان لە 1 ملیار دۆلار زیاترە بە خۆڕایی دراونەتە کۆمپانیا و بەرهێنەری حزبی. لەگەڵ بێ ئاویا وەزع چۆنە؟ چەندێک ئاوتان نییە؟ وەڵاوە 2 مانگ شەبێ ئاومان نییە برا ناوەڵا وەرە تەمەشاکە بچەند دەبم پڕ کردو ئەوش بکە ڕوڵاڵەوە لەسەر خانی دەبم پڕکەوە چم لە ماڵان ئاو دێنم یعنی ئەتەوێ بڵێ 2 مانگە ئاو بەڵێریکانە ناتوە بەڵێ ئەم ڕزە کامل ئاوی نییە هەمە معاناتیە جەنابی ئەرە وەڵا کاکە 2 مانگ زیاترە ئاومان نییە ئیتر هەر ئەمان کڕی گەڕەکی ڕۆشنبیریە لە شاری هەولێر بەڵێ بەڵێ ئەرە وەڵا ئەمە ڕۆشنبیریەکەمان بەتەنکرد بۆی حەل نەکرد نەوەڵی چەند جاش پەیوەندیمان پێوەیان کرد بۆ شارەوانی وتمان ئاومان نییە ینی هەر بەکڕینش نابێت تر هیچ وڵامیان نەبوو نەهاتن. ئەمە تانی بەرێن خۆشبەختانە لە هەرێمی کوردستان سەروی 1995 شار و گوند و قەزا و ناحیەکان تۆڕی ئاویان بۆ چوە و سەرچاوی ئاویشە بۆ دابینکراوە و تەواوی سەرچاوەکانی ئاو کۆنتترۆل کرایە لە ڕووی کوالیتیەوە ئەوەی کە باسی دەکەن کێشە و گرفت و ئەوەی کە ڕۆژانە بە تایبەتی دەوەرزی هاوین دەبینین زۆربەی زۆری دەنەتیجەی زیادبوونی تەڵەب بە لەسەر ئەو بڕە ئاوەی کەوا بە جێرەی ستەندەرات ینی برین بە جێرەی ئەو ستەندەراتانی کە دانرای لە وڵاتانی دەوروبەر سەروی ئەوە بەکارێتن لای هاوڵاتیانشەوە بە تایبەتی بۆ بابەتەکانی خۆفێنەکردنەوە بۆ بابەتەکانی ئاودانی باخەکان شۆشتنی ڕۆژانە و بەخۆشتان دەزانن لە هاوین تەڵەب لەسەر ئاوجیا دەبێت هەتە بۆ بابەتە زیندەجیەکانیش ئەو کاران ئەوە وا دەکاتن بەڕاستی ئەو زیادبوونی تەڵەبا وا دەکاتن زۆر جار هەیە لە سەروی ستەندەرات بەکاربێتن و لە سەروی توانای ئەو پرۆژە و ئەو سەرچاوانی ئاوی لە هەرێمی کوردستان هەیە بەکاربێتن ئەگەر نا ئێمە گەر بەراوردێک بکەین یان باسێکی ئەوە بکەین کە ئێمە چەندی ئینتازی ئاومان هەیە ئێمە لە هەرێمی کوردستان لەوانەیە بە شێوەیەکی تێکرا باز دەکەین یعنی توانای بەرهەمهێنانی 3 ملیۆن و 100 تا 3 ملیۆن و 200 هزار مەتر سێجا ئاومان هەیە بە شێوەیەکی تێکرا داوانەیە لە شوێنێک زیاترە لە شوێنێک کەمترە بەڕان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی تێکرا ئەوەنە دەبێتن بۆش تقریبا 6 ملیۆن تا 6 ملیۆن و 100 هزار هاوڵاتی ئەگەر ئەو ژمارەی دابشی سەر ئەنی ئینتازمان دابشی سەرژمارەی هاونیشتوانێن بکەین تقریبا نێزی 500 لەتر دەکات نیومەتر مکعب دەکات نێزی 500 لەتر دەکاتن بەجێرە ستەندەرات 250 لتر لە هەندێک وڵاتانی دەوروبەر 200 لتر لە هەندێکیان 280 لتر بەکاردێتن کە هەمان ژینگە و هەمان کەش و هەوا و هەمان کەلچەریشمان لێک نێزیکە لەوە بەکارهێنانی ئەوە پێمان دەڵێتن کەەوە زیاتر ئیسرافێکی زۆر هەیە لەو ئاوەی کەەوە بۆ هاوڵاتیان دابێت بە شێوازێکی گشتی عیبەیەکی گەورەیە لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەوەی کە بانگەشە و لاف و گەزافی زۆرێک لە بابەتەکانی ئیدارەی وڵات و بە سیستەمکردنی حکوومەت لێ دەدەن و قسەیان زبرە لەسەر خەڵکێکی مافخوراو کە خەڵک لە سەرەتاییترین مافەکانی بەداخەوە بێبەشە خەڵکێکی زۆر بەدەم گرفتی بێکارەبایی تا ئێستا
ناڵە دەنجی دەگاتە هەموو دنیا خەڵچێک لە سەرتایترین مافەکانی کە دابینکردنی ئاوە خزمەتگوزاریە گرفت و کێشەی زۆر هەیە ئەگەر بەراوردێکی کورد بەوە بکەین شارەکانی کوردستان ڕێژەی دانیشتوانی بەڕاستی محدودن یعنی دیاریکراون گەورە شاری وا هەیە لە وڵاتانە تەنها لە شارێک دانیشتوەکانی 20 میلیۆن 18 میلیۆن 17 میلیۆن دانیشتوی تێدا هەیە گرفتی ژینگەییان هەیە چارەسەر کراوە گرفتی کەمی ئاویان هەوە چارەسەر کراوە گرفتی کارەبایان ئەسڵەن نییە و خەدەمات و تەکنۆلۆژیای پێشکەوتن بە هەموو شێوازێک لە سیستەمەکان بایەخ درراوە خەڵک بە شێوازێکی گشتی زۆرتری رازیە نەک ناڕازی بەڵام ئەگەر بەراوردی بکەین لەسەر شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زۆرترینی خەڵک ئەگەر ڕاپرسیەکی وەکو دەڵێ بە ویژدانانە بکرێت ئایا خەڵکە زۆریەکەی رازیە ناڕازی بەتەکید خەڵکێکی زۆر ناڕازیە مەگەر ئەوانەی لە ئاستی بەرپرسە باڵاکان یا لە بەڕەحمەتی ئەوانە بکەون کە لەگەڕێک مەسئولێک بەرپرسێکی باڵای تێدا هەبی بۆ ئاوا زولم و غەدر لە خەڵک بکرێت بە دەسەڵاتێکی کوردیشەوە ئێستا ئەمە لەمەکەی ئەرەوەڵە ئەوتە بە چای خۆت ببین حەزەکەی بچینە سەرش ماشەڵڵا ئەم ماتۆڕەکە بەس لەبەر لێ بەشکم نەسووتێ بەخوای بچەند چینە سێتینە بردیتمان سۆستە ئەوە دەگیرێ ئەوەیە گیری ئەوە قم دەیگری سەعاتیشمان ئەوتە سەعاتی ڕادەگری ئەی بەلایانی پەیوەندیدارتان وتووە چێ بە حکومەتتان وتووە ئەمە بۆ وایە ئەو خوای ئەگە برێم ئەو تەو ژنەش دەزانی نەسرین کەس تووە دایکم ئەمە زۆر ئەو دوومارە زۆر وێرانی ئەوە بەسە ناکەوی قۆم کومەکە زۆری لۆمە دێ لۆ ئەو دوومارەی دێ ئەو سێمارە ئەوەی سەر دوکنیش مۆلیدە هەڵێسێنێ ئەم ماتۆڕە بەخوا ئەوتە مۆلیدەمان دانایی مارە یعنی مۆلیدی ماڵە ئەرێ بەخوا بەی دەرەوەی ناکە ڕۆژێ خوشتی تو ئەو مۆل دێرەکە ئەرێ خوا دەزان ئەمە دووسێ مانگی هاوین ئێوە ئەمە وەزعتانە دەوەرە تۆ ئەوەی دەخۆی لۆکە لێت لێ دێ جا لایانی پەیوەندیدار ئەڵە کێشی ئەو لە هەولێرا کەمە واش نییە ئەلە بێ قەزا مشتەکەتان چی ئاگای لێ چێ بلۆ یعنی ئاوی هەولێر لمیتیایە ئیمە تێدا ئەو منتیقە بەڵێ ڕۆشنبیری گەڕێکی ڕۆشنبیری گەرەی ڕۆشنبیری ئارێ وەڵڵا ئەوە چیە بێ ئەمە بۆ گورچیلە بۆ هەموو ڕادەگری ئارێ وەڵڵی نییە بە کوڕی خۆم برێم خوا دەزانێەوە سێمین زەخەیە دوور بێ لەوە چێ نەخۆشوشتی شەوێ لە گەڕەکە ئاوا بۆماداچی وێران دەکەی کلیایی هیچ دەسەراتیشمان ئێچ بکەین کەس نییە چارەمان لۆ بکە ناوەڵڵا ناوەڵڵی دەبا بڕۆیەکێک ئەو قمەی ببینی بخواتەوە دەتوانی ئەمە ئاوەکەتان ئارێ وەڵڵا ئیسا کارەبا هەیە ئەو هەیە نایە تا دوازدە نیە دوانزەونی ئارێ وەڵڵا ئەویش لمیت ئەویش لەم دێ ئەرێ وەڵڵای دەبی ماوەیەکی چاگونە حبار بووین مارکاول بووینە ئەو ئاوە دەڕوە ێ گونا هەموو لەسەرمان واجبە وەنیا ئەتو گوناحی ئاوێ زیادە ئەو بکەیت ئارێ بەخۆ سەرچاوەکانی ئاوی خواردنەوە لە هەولێر دوو جۆرن کە خۆیان لە ئاوی ژێرزەوی و سەرزەوی دەبیننەوە. لە ڕێگەی ئاوی ژێرزەویەوە زیاتر لە 1400 بیر لێدراون کە لە کاتژمێرێکدا 13,000 مەتر سێجا ئاوی پاک دابین دەکەن. ساڵانەش بەهۆی دابەزینی ئاستی ئاو بەشێکیان وشک دەبن بە جۆرێک تەنیا لە ساڵی 2022 300 بیر وشکیان کردووە. ئەو ماڵ و حاڵمت بینی هەموو هاوینێک هەموو های لە تەمەنی ئەوەوە بەڵێ هەموو هاوین ئێمە بێ ئاوین بەس ئەم ساڵوت و بەخوا جێگادانا بەخوای جێم لا نەداوە ئەم ساڵە ئەرە بەخوای پارەکە لامدا بوو مەفلی ئاخری یەخەی گرتی تۆ ئەرێ بەقورعان بە مەسینە لە ڕێەوە ئەو ناوە ئاوێکی پیاکەم تەواو ئەرێ بەخوای یەک مەسینە گشتێکەمە گشتێ و دای دەسڕم ئەگەر بێ ئاوی نەبووایە قبول نا بەخوای کاکە چی ئافرەتە قبولەکە لە بەربی ئاوی کومبایی لەو گۆڕە بێت ئەگەر ئاو هەبێ گشتی هەڵەگریت ئەتۆگە لە سەرخانم ماڵمە لە سەرخانەوە گەرمە بەرچاو خۆتانەوە نابەخوای برام ئاو هابی ئاوی ئەو دەردەمانە داتێ هەموو هاوینی هەموو هاوین لەکوێ بەرمیل و یا خودەبەکانتان لەکوێ ئاوی تێک ئەو ماڵما لەوێایە کاکە بەخوای وا لەسەر خانیم بە سۆندەڕایشین بۆ تەنچەکانمان ئیتر ئەوە ئەکڕین بەکڕین کێشەی تانی نەک ئیمساڵ سێ ساڵە ئەو هاین بەڵێ هەر بە تەما بۆ ڕیکوشتمان بۆ لێدەنی تر لەوێ لە تەمەن ئەو ئێتر وای هیچ ڕیکوشتەکەشیان نازانم هیچ بەرنامەیان نەبوو داینە بە تەمەنی ئەم کاکێ ئەوەوە بێ ئاوین
هەموو هاوینێ لە ئەوە شەوا حەوت ساڵە لە تەمەنەوە بێ ئاوین برا ناوەڵڵە هیچ ئاومان نییە لایانی پەیوەندیدارە لەچی وڵا هیچ جوابێکی نییە ئەو زەلامەکانمان خڕ دەبنەوە هیچ جوابێکیان نییە. لە مانگی تەمووزین و لە شاری هەولێریشین چەند گەڕک ئێستا گرفتی ئاوی هەیە مەبەستم ڕێژەقی نییە کێ زۆر کرد بەڵام چەند گەڕک کێشی ئاوی هەیە دەتوانین برێن لە شاری هەولێر بە حکمی ئەوەی شاری هەولێر دەشتاییەکە و پلانەکانی وەکو پێویست بەڕاستی جێبەجێ نەکراوە بە تایبەتی ئێستا شاری هەولێر ئەگەر بەراورد دەگە ساری 2004 چارجار تیرەکەی زیاد بووە کە 4 یان دەکە 16 ژمارەی دانیشتوان و ئەو بینانەی لە دروست دەکرێتن زیاد بووە و بە هیچ شێوەیەک نە لەگە شەڕی داعش و نە لەگە قەیرانی دارایی ئەو دروستکردنی ئەو شارە ئیسماریەکان و دروستکردنی گەڕەکەکان و ئەو بینانەی نەناو شارکە خانوێکی بچووک دەڕوخێنرێتن و بینای چەند تابقی لە دروست دەکرێتن ئەوانە ژڕانوەستایە بەڵام ئەوەی کە ئەمە کردیتمان بەڕاستی پێویستمان بە پرۆژەیەک بووە بۆ شاری هەولێر کە لە ساری 2012 لە پلانی استراتیژی دانرایە و ئەو ئەگەر بەجێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەتوانین برین دەبیتە پاڵپشتێکی زۆر باش و کێشە و گرفتەکان شاری هەولێر تاکو ساری 2050 چارەسەر دەبیتن ئەوش کە پرۆژەی ئاوی هەولێر چارە یان ناوانەیە ناوی لێن دەرێتن ئیفراز چار چکە لەوانەیە هەدەو مەنتیقەی نێزیک بیتن یان هەدە سامان ڕووبارە بیتن بەجێبەجێکردنی ئەو پرۆژەیە دەتوانین برین کێشە و گرفتەکان شاری هەولێر تقریبا بنبڕ دەبیتن و دەبیتە پاڵپشتێکی زۆر باش لەبۆ ئاوی ژێرزەویش چکەیسە شاری هەولێر تەنها سێ پرۆژەکە ئیفرازیەک و دووسێ نیە بەڵکو 1400 بیریش ئاوی بۆ دابین دەکاتن ئەتوانین بڵێن 20 گەڕک زیاتری هەولێر گرفتی ئاوانەیە ئەمە بە گەڕک نیتوانانی شوێنێکمان نییە بە گەڕک دەبینی لە گەڕکێک 1000-2000 مارە لەوانەیە چەند ماڕێک هەبیتن لێرە و لەوێن دەرێ ئەگەر نا هیچ شوێنێکمان نییە لە شاری هەولێر بەڕێک گەڕکێک بە کاملی ئاوی نایەتن تەنانەت دکتۆر سەر ڕایەوەی کە خزمەتگوزاریەکان وەکو پێویست نیە بە تایبەتی ئاو کە بەرنامەیەم جارەمان بۆ پرس و کێشەی ئاوە یعنی وا لە هاوڵاتیانیش کراوە بە حەزەرەوە تەنانەت قساکەن بۆ میدیاکانیش سەر ڕایەوەی مافەکەیان پێنادا لە هەمان کەشە فشاریان لەسەر لەوەی کە نەتوان ئەو گلەیی کە هەیە ئەو خۆی بیگەن ئەمەش دووبارە پێشکردنەوەی مافەکانیان نییە بە تاکید فەرمایشتێکی پێغەمبەری خوا سەڵاوات لەمە فەرمێ خەڵک هاوبەشن لە ئاو خاک و هەوا و ژینگە مەڕای گشتیەوە بەداخەوە ئێستا لێرەوە خەڵک لەو بەشە تایبەتی خۆشەوە کە مڵکی خوایە و خوای پەروەردگار پێی بەخشیون بەداخەوە نادادپەروەری وای کردووە خەڵک لە مافە سەرەتایەکانی مەحروم بکرێت کێشەی ئاو وەک جەنابەت ئاماژەت پێ کرد بەڕاستی هیچ مبەررێک نییە هیچ بیانوێک نییە خەڵک لەوە وەگلەیی هەبیت بەشێکی نادادپەروەری حکوومەتە بەوەی کە فەرق و جیاوازی لێوان هەندێک گەڕک بۆ هەندێک گەڕەکەیە خەڵکەکە هۆشیارە بەڵێ هەندێک شوێن هەیە گرفتی تەقینی بۆڕیەکە یا هەندێک کێشە و مشکلە هەیە ئەویش بە دەنگ بەرزبوونەوەی خەڵک دێن کە گرفتەکە پێویستە لە نزیکترین کات چارەسەر بکرێت جاری وایە چەند ڕۆژێک دەخایانی کە ئەو کارە زەرورانە لە شوێنی خۆی چارەسەر ناکرێت بەڵام ئەوەی کە جێی سەیە نەبوونی هەستکردنی بەرپرسیارەتیە و نادادپەروەریە هەندێک گەڕک وەکو پێویست باخیان پێنادرێت ئەوەی دیکەش بەشێکی دەگەڕێتەوە سەر خەڵکیش بە شێوازێکی گشتی تا ئاستێک بەوەی کە دەستی پێوە ناگری یا زیادە ڕۆیی دەکات لە ئاو یا بەشێک لە ماڵان تا ئێستا هەیە تەوافەی تانچەکانی دانەناوە ئەوە دەگرێتەوە سەر هۆشیاری خەڵک بەڵام بەڕاستی گلەیی زۆر لەدەسەڵاتدارە لایانی پەیوەندیدار بۆم بەرنامە قسەمان لەگەڵاکردون ئەڵێن بابەتەکە ئەوەیە کێشەکە ئەوەی خواست لە سەری زیاد بۆ باشە گەر کاتی خواست زیادکرێ بێ کێشە دروست بێ لە وڵاتانش کاتێککە خۆ زیاد بێ باس زیاد دەکرێت بەسوما زیاد دەکرێت ئەمەش دووبارەمە پاساوێکی جدیە ئەو پاساوە هیچ لە شوێنی خۆی نییە لەبەرەوەیە تۆ کە ئیدارەی ئەو هەموو خەڵکە دەکەی و داهات لەو هەموو خەڵکە وەردەگریت دەبی لە بری ئەوەش چارەسەر بکرێت لە بەشێک لە وڵاتان کە ئەسڵەن کێشەی ئاوی پاکیان هەیە یا ئاوی سوێریان هەیە بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئاوە دابین دەکەن ئاوی بەکارهاتوو ئاوی زێرابەکانیش وارە دەکەن بەکار بێتەوە بۆ زراعات بۆ ژینگە لە هەندێک وڵات بە شێوازێکی ئەوەندە کوالێتی ئاوی بەکار هاتووالە دەکەن کە بخورێتەوە دی پێرێکە بکەی بوو هاو بەس قوڕ بوو ئەوە لە سەر تەنچێری مەتارەکان سەرۆم کە بزانە قوڕەیە قوڕنی ئەوانە بەس قوڕات ئەو ماڵانە ناوەڵڵا هیچ ئەوە نییە هیچ وەرە تەمەشایت بڕۆ سەر تەنچیمان کە ئەگەر ئاوی تیاوە بزان ئەو بە چەنەکری وڵات تەنچی بە 10,000 بەشی چەندێک دەکا ئی وڵای ئەمڕۆ دەیکڕم سبەی بەیانی خلاص دەبیت
ڕاستە موبەریدە ئیشەکە موبەردەیش دەکەم داڵی ساوام هەیە خوانیان بڕێ تەواو دەبی ئەو هیچ ئەوە نییە ناوەڵە ئەی حکومەت ئەڵێ دەست بە ئاوە بگرن زۆر سەرفی مەکەن وڵات چی هابین هەر سەرف ناکرێت ئاوی سەرزەویش کە پێک هاتوون لە پرۆژەکانی ئاوی ئیفرازیەک 2-3 کە هەر سێ پرۆژەکە لە کاتژمێرێکدا نزیکەی 12,000 مەتر سێجا ئاوی پاک بەرهەم دەهێنن. بە پێی ئاماری فەرمی حکوومەت ئاوی ماڵان لە هەولێر بە ڕێژەی لە 65 لە ئاوی ژێرزەوی و لە 35 لە ئاوی سەرزەوی جابین دەکرێت. کێشەی ئەوەمان هەیە قومان زۆر لم ئارێ وەڵڵا ئللا دەبی یەک دەمی نیو سعات زیاتر بڕوە بەس هەتا قمەکە سافە بی ئەگە ناش هەر دەستە ناوێ چەند ساڵە ئەم لمە هەیە لەناو ئاوی ئەمن دوو سارە هاتی لێرە کرێتی بەڵێ تەبعا ئەمە ئاوی خواردنەوەی بە حساب ئەرێ وەڵڵاهی بەس بیبینەوەچی مزەخە ئیشەکە ئێرەنیا هەموو ئەوەندە قومەی لێ دەکەوی ئێستا یعنی تەرکی سەربانی لمیتیایە دۆرە بچین تەماشاکە بڕۆ ئەگە ئەوەندەی لە بن نەبوو هەقدبی ئەگە لە بانەکەش لە سەری دوو کۆمەری گەورە نەبوو هەقدبی ئەمە ئاوی خواردنەوەکەیە ئەرە وەڵڵە ئاوی خواردنەوەکە ئێلا گوتیان ئێرە هەردڕن و بیکۆرن و گوتن ئەڵڵا ئەمە کرێتی ناتوانین وەرێک ئەری دەڕێ سەلاحەتی ئەوەشتان نییە ینی ناوەڵڵا ئەگە کرێتی بم بوونیا دوو ماتۆرم داناوە بەس ئاوەکە سەرکەوێتە سەرەوە یعنی هەردوو ماتۆرەکە لێ کاتە ئیشەکە هەردوو ماتۆرەکە لێ کاتە بڵێ پێکەوە گەنا سەر ناکەوێت ئێوەش بە هەمان شێوە لمیتیایە هەر لما ئەو تا لەمەکە بە خۆت ببینە ئەفو هەر ئەڵێ لمێکی ورد ئەڵێ لە هێڵک دراوە عینە بۆ لە بەخەبێ ئەوەی کەوای بێژن لە پێ دەکەن عینە نەو لەمەیە ئەتوانێ بڕە سەر تەنچێکەش پێوە تەنچەکەم دیتە یعنی بە هەمان شێوە لمە عینە لمە هێناوە ئێمە پێ ئەڵێن قوم نازانم ئێوە پێڵە لم بەڵێ سلێمانیان سەبی پێ دەکەن لە بغوشتی دیواری پێ لە بەخ دەکەن عینەن ئەوەیە ئێمە ئاوی پاکیشمانەیە تا مەسەر زی گەورەمانەیە نە بەنداوی لەسەر دروستەکرێەوە پێویست نە وەکو پێویست سوودیشی لێ بینێ و ئەو ئاوەش بە هەدەرە ڕوا بەنداویشمانەیە بە هەمان شێوە ئەوش بە هەدەرە ڕاوەکو پێوی سوودی نامینکەواتە ئێمە ناتوانین سوود لە ئاوە شیرینەکەش بڵێن. کاک وشاری ڕێزدار هەمیشە گوتراوە سامانی ئاوی سروشتی یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکان خوا پەروەردگار نیعمەتی زۆری لەگەڵ وڵاتی ئێمە بەخشیوە بۆی کە چواروەرزی ساڵمان هەیە بەوەی کە ئاوی ژێرزەویمان هەیە بەوەی ئاوی سروشتیمان هەیە دەکرێت زیاتر سوود لەو ئاوە بگرێت کە باسی بەنداوت کرد لە تاقی کارەباش و لە بەرهەمێنانی زۆرێک لە نیعمەتەکانی دیکە دەتوانین لی بەهرەمەند بین بوونی عەقڵێکی دڵسۆزانە لە بەڕێوەبردننی وڵات ئەوە وا دەکا بەڕاستی وڵات لە هەموو بارێکەوە بەرەو پێش بڕوە و وڵاتە دراوسەکانیش دەتوانن بەهرەمەند بن نەکەر هاوڵاتیانی واتە عەقڵێکی دڵسۆز و سەلیممان نییە لەلایەن دەسەڵاتدارانەوە بۆ خی پەروەردگار عەقلی پێداوین بەڵام بەڕاستی لە ڕووی ئیدارەدانەوە ئەو عەقڵە سوودی بەرهەمی لێ وەرنەگیراوە وەکو خی پەروەردگار باز دەکا لەسەر زمانی کافرەکان کە پەشیمان دەبنەوە دەنەوە وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير ئەگەر بۆ خۆشیان عەقلیان پێدا ناچێت بە ڕاوێژ و مەشورەتی خەڵکی خاوەن عەقل و ئەزمون و تەجروبە بکەن. کاک ئەری نووسراوێکی یەکێک لە شارەزەکانم لەبەردەستایە باس لەوە کاڵێ با نمونە شاری هەولێر بێنینەوە سەرەتا ئەڵێ پێویستمان بە 20 مەتر سێجا هەیە لە چرکەیەکە ئەو بۆ ئەوەی کە بەرهەمێنی بەڵام زی گەورە 400 بۆ 450 مەتر سێجا ئەی پێدا دەڕوات لە یەک چرکەدا مەبەستی ئەوەیە با لای بینەرانیش ڕوون بێت کە ئێمە خاوەنی خامێکی باشی ئاوین بەڵام نەمانتوانین سوودی لێ ببینین. ئایا وایان نەخێر ئێمە تاو سوودمان لە مەسەلەی زی گەورە بینیوە ئەمە لە کاتێکدا ئەم نووسە لە باسێکم شارەزایە ئەڵێ کە بەنداویش نەبێت ئەگەر بێت و بەندا و دروست بکرێەوە چەند قات وەکو خۆی لە سەد قاتی ئەوە ئەتوانین سوودی لێ بینین بۆ ئەوی جەناب و ناچار نەبیداوە لە هاوڵاتیان بکەی یاخود ئەو بەکارێنانەی کە لە وەرزی هاوین هەیە مەسەلەن بۆ فێنکردنەوە بەکارێنێت. بابەتی ئەوەی کە بە زێی گەورە دادێتن خۆشبەختانتان بێت زێی گەورە یەکە لەو ڕووبارانەی کەەوە زۆر دەکرێت پشتی پێبەسترێن دێت چونکە نوێژیشی 16 سەرچاوەکانی ئاوی زێی گەورە لەناو هەرێمی کوردستانە و هیچ بربەستێکی شیرسە دروست نابێتن نە لە ئێستا نە لە داهاتوو تەنها گەر بەندا و دروست بکرێتن هیچ بەنداوەکان ناو هەرێمی کوردستان دروست بکرێتن کە ئەوش بەنداوی خۆمالیە و دەتانێت لە ژێر کۆنتترۆلی خۆمانەویتن. بابەتی ئەوەی کەەوە 40 مەتر سێجا لەوانەیە و بەڕێزە بۆ بابەتی کشت و کاڵ زیاتر باسی کردویتن ئەگەر ئێستا کە ئێمە تەواوی ئەو پرۆژانەی هەیتمان لە مێرگە سۆر
لە پرۆژەی ئاوی ئامێدی، لە پرۆژەی ئاوی قەندیل، لە پرۆژەی ئاوی ئاکرێ، ئاوی ئیفرازیەک و 2 و 3 هەر هەمویان کۆبکەیەوە نەکاتە 8 مەترۆنی و سێجا لە چرکەیەکدا. بەڵام ئەمەش بەهۆی سوود نەبینینی پێویستە لە زێی گەورەوانیە جنابیش و هاوڕانیت هەموو پلانەکانی ئێمە بۆ شاری هەولێرەوە بۆ ئەو شوێنانی کە لە دەوروبەری ئەو زێینە اعتمادکردن لەسەر ئەو زێی بەس بەکو باسم کردەوە زیاتر لەوانەیە بۆ بابەتی کشتتوکال باسی کردی بە ڕێزیان کە فعلەن بۆ بابەتی کشتتوکال دەتوانم برێم فەقیرترین بەکارهێنانی ئاو لە هەرێمی کوردستان و اعتمادکردن لەسەر بەو شوێنانی کەەوە زێی گەورە تێدەپەڕیتن زێی گەورەیە و کەمترین بەکارهێنان بووە لە بۆ زراعەت. من نامەوێت خوانەخواسە بەراوردکەم بە ڕژێمی پێشوە بەڵام بەستم وەکو زانیاری جەنابیشتان ئەزان 2 ئیفراز لە ڕژێمی پێشوو باڵێن دروست کراوە بە پێ زانیارە نێمزگە ئیفرازێک 2007 لە هەرێم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئیفراسێ بەڵام ئەم ئیفرازانە زیاتر نابن لە ئایندەدا بۆ ئەوەی کە کێشەی ئەو لە با بڵێن هەرێمی کوردستان بەتایبەتی شاری هەولێر باسەرتا لە شاری هەولێر بین چارسەر بکات. پرۆژەکانی ئاو کە لە گوندی ئیفرازن هەبە ناوی ئیفراز هاتەوە ئەگەنا پرۆژەی ئاونەوانە پرۆژەی ئاوی 1 و 2 و 3 هەرسێک لە تەنیش یەکدرێەوە کەوتونە گوندی ئیفراز دەگەر بە هەمان شێوە پرۆژەی ئاوی قەندیلمان هەیە کە پرۆژەیە و ئاو دەداتە پیرمام و سەری بڵند و شەقراوە و تقریبان کۆڕێ و نێژی 12 گوندیش. پرۆژەی ئاوی کانی بەردەریمان هەیە کە لەسەر هەمان سەرچاوەکانی ئەو ئاوەیە کە دەژێتە زێی گەورە. پرۆژەی ئاوی ئامێدیمان هەیە کە تەواو بۆ ئاوی ژراتە ئامێدی و 3 ناحیە و گوندەکانی دەوروبەری و پرۆژەی ئاوی ئاکرێشمان هەیە کە ئێستا کە لەژێر جێبەجێکردندایە تقریبا نێژی 162 پرۆژەکە تەواو بۆ ئێستا چوکارەکانی تۆڕەکەی وەتاو دەکرێتن. ئەوانە هەر هەمووی احتیمال دەکاتە سەر ئەو زێی وە لە داهاتوش بۆ شاری هەولێر پلان هەیە کەەوە پرۆژێشکە دروست بکرێتن عندە پلانی استراتیژیدان درایە و بۆ منتیقی هەریر و خەلیفان بە هەمان شێوە پرۆژەیەک دروست بکرێتن و پرۆژەی ئاوی بارزانمان هەیە 50 گوندی بارزان کە بە هەمان شێوە لەسەر یەکێک لە قەسەرێکیەکانی ئەو ڕووبارە دروست کرایە کە ئەویش ئێستا نێزیی 187 تەواو بووە لە ماوەی چەمانگەشتکە تاوا دەبێت. تا دێت ساڵانە ئاستی ئاوی ژێرزەوی لە هەولێر بە شێوەیەکی مەترسیدار دادەبەزێت. هۆکارەکەشی بۆ بڕی بارانبارین و لێدانی ژمارەیەکی زۆر بیری نایاسایی و لێدانی بیری زۆر لە پرۆژەکانی نیشتەجێبوون دەگەڕێتەوە. بە پێی ئاماری فەرمی حکوومەتی هەرێم لە ماوەی 20 ساڵدا ئاستی ئاوی ژێرزەوی لە هەولێر 500 مەتر دابەزیوە، واتە ئاوی ژێرزەوی بە ڕێژەی لە 350 دابەزینی تۆمار کردووە بۆ ئەوەی بگەیتە ئاوی ژێرزەوی لە هەندێک ناوچەی هەولێر پێویستە 700 مەتر هەڵبکەنیت. هە بەخوا ئاوشمان نەداوی هیچ وشک بووە وشک بووان سێر هەر ئەو لای هەر ئەوەیە ئێمە ئەو بە فیڕۆ نادێن تا باقەکەما وشک وازمانێنەوە نەوەڵای کاکە 2-3 ساڵەمەوە پێش ئاو هەبوو ئاومانەدا بڵێن ئاومان نادا بە زۆڵای 3 ساڵە ئاو هەیە ئاو زستان خۆ ئاوێدا و ئاوینەوە دەستی بەرێن ئێمە هاوین وشکێکەکەینەوە ئەوە دای حاجی جەنابیش و وەکوڵێ خەیاڵ و ڕۆیشتو هەست دەکەم وڵایی ئاومان نییە ئەو تەکسیە دیوە ئەو ئەختیارە بە و ئەختیارە دەچی ئاوێنێ و ئێمەش بەدەبە بەتاڵکەوە حوشەمان ئێستا سەرکەوە لەبەر دەبێت مقەتەر ئاومان دیار یعنی ماڵەکەتان کوام ئەوە ماڵەکەمان ئەو دەکە ڕەشەوە فەرمو ئەن وەرە لەگەڵمان پولی بەیەکەوە سەیری ماڵە دەکەین بەسەر چاوی فەرمو قسەمان بۆ کە فەرمون ئێمە هاتووین دەنگی ئێوە بگەینی فەرمون یا ئەڵڵا ئەمە بەو ئەختیاریە هەردووکمان ئێمە ئاوە چێشین ئەو دەیهێنێ بە تەکسیەکە منش لە دەرەوە دەیهێنمە ژوورێ وابزانم دیمەنەکان پێویست بە قسە ناکەن خۆی ئیشارەتەدا ئەمە حاڵی دانیشتوانی شاری هەولێرە پایتەختی هەرێمی کوردستانە کە بە دووبەی هەرێمی کوردستان ناوێ بن ئەمە دۆخەکەی تۆ بڵێ ڕویان بێ داوای دەنکەن دوو ڕۆژی تر وڵایی دەنجیان بۆ نادەم من لەوانەیە لە تۆخەکانیش بم بەس ناشیدەم تووڕەم و نەڕاتم لێ هەیە نەواریداتێکم لێ هەیە هیچ واریداتێکم ئەوەش ئاوەکەمە بەو ئەختیاریە تقریبا 63 ساڵم
یعنی ئێستا کە ئاوی ڕئیسیتانیەتەوە 2 ساڵە لەم خانووای لمیە لە باتی ئاو ئەرێ وەڵڵای ئەوە سێمین مزەخەیە یعنی سێ مزەخە و سوتاوە بۆ ئەوە تە بڕوانەوە هەدی قەفرەماندا ئەرێ وەڵڵای بەزلیم دەوەڵڵاوە بیل ئەوێ ڕەتەبی دەرێەوە کوکلیەتان مایە کوکلیەتان ما دەوەڵڵاوە بیلە بەڕادم کڕی ناو بەڕادی شارقمە واتە ئێستا ئێوە ئاوی خواردنەوەتان لە باتی ئاو لمە ئەرێ وەرە بە لەوێ ڕابەسەکەم بە دڵنیایی و ئیشەڵا سەیرێکەکەین و تەسووری شێ ئەوە باشترە یعنی ئیسا بنی بەرمیلەکە لمیتیە بڕۆ تەماشاکەم وەرە بابچی ئەچین ئێستا بە یەکۆچی سەیرێکەکەین و ئەگەڕێن لە ئێستادا لە سەرەوەی ماڵی یەکێک لە دانیشتوانی گەڕکی ڕۆشنبێران لە شاری هەولێر دەمەوێت لەگەڵ کامێرامانەکانم لەگەڵ ستافەکەم بچمە سەربانی ئەم ماڵ و سەرتی تەنکیەکانی بزانم هەر بەڕاست ئاوی خواردنەوەی هەولێر لمی تێدایە لەگەڵماندا وەکو خۆی ئاماژەی پێدا کە ئاوێکی وایان لە تەنکیەکەدا نێشتۆ بۆ ئەوەی دەیانەوێت تەنکیەکە پاک بکەن بەڵام تەنکیەکە لە چی لە لم تەنکیەکە بە ڕێژەیەکی زۆر کە لە زوومی کامێراکانیشمانەوە دەرکەوت لم لە ژێرەوەی تەنکیەکە کۆبۆتەوە نیشتووە لەبەر ئەوە ئەمە بە دڵنیاییەوە مەترسی جدی لەسەر تەندروستی دانیشتوانی شاری هەولێر و بەتایبەت گەڕکی ڕۆشنبیری دەبێت ئەمە بەشێکە لە کێشەکە خودی کێشەکە نەبوونی ئاوە بەڵام ئەو ئاوەشی کەیێتەوە بەم شێوەی کە دەیبینن لمی تێدایە کێ بەرپرسیارە لەگەڵماندا چۆن چارەسەری کێشەی کەم ئاوی لە هەولێر دەکرێت بە بڕوای شارەزایانی بواری ئاو ئەگەر ئیدارەدانێکی باش هەبێت حکوومەت دەتوانێت بە پشتبەستن بە زێی گەورە ئاوی هەموو دانیشتوانی هەولێر دابین بکات و پێویستیش ناکات ئاوی ژێر زەوی بەکار بهێنێت چونکە لە وڵاتانی پێشکەوتوو تا ئاوی سەر زەوی هەبێت پەنا بۆ ئاوی ژێر زەوی نابرێت. ئەو خۆپشاندانانی دەکرێت ئەوانە یان ئەو گلێنەی هاوڵاتیان کە دەکرێت ئاومانیە یانی ئەو چەند ماڵێکە بەێ بەتاکیدی ئەگە بشتینە وێندەریش تەماشاکەی دەوانێت چەند هاوڵاتێک کۆبوونەوە لە وێندەرێ کە کێشە و گرفتەکانیان بۆیە لێرە بە باشی دەزانم ئەو هەوڵەتیانی کە کێشیان هەیە ئێستا کە بۆکو چارەسەریش ئانی خێرا ئەگەر پێیان چارەسەر نەکرێتن بەڕێبەرایەتی دەتوانن لە ڕێی تانکەر ئاو دابینکەن لە بۆ ئەو شوێنانە و لە ماوەی 15 ڕۆژی ڕابردوو لە ڕێی تقریبان 15 تانکەر کە گیرای بۆ بەڕێبەرایەتەکە هەر شوێنەکە کێشە و گرفتێکیان هەبیتن تەنها بە سەردام بکەن ینی زۆر زار هەیە لەبینی هاوڵاتی دانیشتووە لە ماڵەکەی خۆی تقریبان 15 تانکەر 15 تانکەری 25,000 کە ڕۆژانە هەرێکی 4 سەفەر دەکاتن 100,000 لتر ئەو لە هەر تانکەرێک دابێنێت یاندەکە ڕۆژێ 2 ملیۆن و نیو لتر بەس دەڕێی تانکەرەکان جگەلەوەی 5 تانکەری خۆشیان زیاتر ئەو گەڕەکانە کوێن کەوتنکەرانە ئەوانەی ئەو شوێنانێکەوە پرۆژەکانی ئیفرازی نەگەیشتێ و بیرە زیاتر کێشەی ئەو شوێنانەمانەیە دەتوانم میلیۆمیستاکە لە منتیقەی مامزا و قەتەوی ئەوانە ئەوانەیە چەند کۆڵانێک یان چەند مارێک لە کۆرانێک کێشەیان هەبیتر لە منتیقەی فەرمانبەران کێشەمان هەبوو لە منتیقەی بێرکۆتی نوێ ئەو شوێنان تاکیت یانی ئەوەی کە ئەو بابەتی لۆت بازەکەم تەنها ئەوەی ئاوەکەیان بوویتە سەڕە هاوڵاتیان گلەیان هەیە ئەگەرنا هیچ کێشەی و گرفتێک بە دوواداسوون دەکەین ئەو ڕۆژێککە ئاویان دەبیتن بۆ بەیانی کە ئاویان نابیتن تەلەفۆن دەکەن چونکە ئەو منتیقانە زۆربەی زۆری سێتاقانە سەیداوەیە ناوبازارە 24 کاتژمێر ئاویان هەبووە ئەوە زۆر بەشیان ئەسڵەن تانچی سەربانیشان نەبووە یان تانچێکی زۆر بچووچەندانە ئێستا ئەو تانچیە بەشیان ناکاتن و ناتوانانی خەزنەکەیدا بینکاتن بۆیە ئێمە ناچاربووین بەڕاستی ناکرێتن ئاوێکی زۆر لەو منتیقەیە کرێتن ئەوانش بەردەوام بەریدنەوە سەدی بێخمەیەکێکە لەو سەدانەی کە کاریگەری زۆر ئیجابیە بێت و دروست بکرێت بۆ کۆتاییهێنان یا کەوتنەوە کێشەی ئاو بەڵام لەبەر بەشەوەندی سنوورێک حیزبێک با بڵێن گروپێک ئەو بابەتەش
پەراوێز کراوە. ئەوەش ئەمانەتێکی گەورەیە لە ئەستۆی دنیا و قیامەتیان بەڕاستی مێژوو لاپەڕەکانی خۆی دەنووسێتەوە و ئەو کەسانەی دەستیان هەیە لە فاسیدکردنی وڵات یا لە بەهەدەردانی سامانی وڵات یا لە دڵڕەنجاندنی میلەتێک کە میلەتی کورد میلەتێکە بەڕاستی بەردەوام لە معانات بوو و پێشتر گلەیی لەوە نەبوو کە دوژمنێک یا نەتەوەیەکی دیکەی جیاواز بەڵام ئێستا وڵاتی خۆمانە نەتەوەی خۆمانە کار بەدەستەکان لە ناخی ئەو میلەتەن بەداخەوە کە ئاوا زوڵم و غەدر لە میلەتێک دەکەن خەڵک خۆزگە بە کەسی دیکە بخوازی کە حکمیان بەسەر کاک دکتۆر ئەم سزادانەی خەڵک ئەم بێ ڕێزیە بەرامبەر خەڵک لەلایەن دەسەڵاتدارانەوە کرێ چکە مە جگە لە بێ ڕێزی هیچ وەسفێکی تر ناکرێت تۆ کارەبای بۆ دابین نەکەی بڵێ هاوینە زۆر سەرفەکەی ئاوی بۆ دابین نەکەی بڵێ بەخوا هاوین و ئاو زۆر سەرفەکەی لەبەرەوەی یعنی هەموو شتەکانە خار و سەر شانی هاوڵاتی ئەلێ هاوڵاتی ئەوە کارەکەی ئەوە یەکی نەزانێت لە وڵاتانی تر خەڵک شت بەکار نایانێ بەڵام قسەکەی من ئەوەیە کەواتە چاوەڕوان نەکرێت لەم هەڵبژاردنەدا خەڵک سزایم دەسەڵاتە بە حەقی خۆیەتی ئەگەر خەڵک لەسەر هەمان هەڵوێست بمێنیتەوە و بەو شێوازە باداوای گۆڕانکاری نەکا باداوای مافە سەرەتایەکانی نەکا کە هیچ پاساوێک نییە و مافە سەرەتایەکانیان پێ نادرێ ئەوەی کە دەگوترێ ئەوان خەڵک تۆمەتبار دەکەن بەوەی کە زیادەڕۆیی دەکەن و دەستگرۆیی ناکەن ئەی خۆیان بۆ زیادەڕۆیی دەکەن لە دەست بە سەرداگرتنی ماڵی خەڵک بۆ قەناعەتیان نەکرد بەو هەموو پارە و سەرۆت و سامانەی کە بە نادادپەروەری دەیبن بۆ خۆیان بۆ لەبارەی خۆیان ئەو پرسیارانە ناکەن بۆ لەو بابەتەوە عەقلی خۆیان ناخەنە کار. دکتۆر ئەوەی کە مەبەستمە جەنابەت لەم ڕێگەیەوە بە بینەران و بە تەماشاوانی کەناڵی پەیام ئەم بەرنامەیە بگەێنی پرسی هۆشیاری خەڵکە لەگەڵ بابەت و پرسەکانە واتە هاوڵاتی تا چەند پێویستەکە هۆشیار بێنەوەی کە ئەم مامەڵەیە دوو مانگی تر لە بیری نەچێتەوە کاتێ وەرزی هاوین کۆتایی دێت و دەچێتە وەرزی پاییز و یاخود وەرزی زستان و وەرزی بەهار بزانێت کە حکوومەت لە کاتی تنگانەدا وەکو هاوڵاتیان دەستە و سادە کەواتە هاوڵاتی پێویستەکە چۆن هۆشیار بێت و ئەم بابەتانی لەبیر نەچێت. خوای پەروەردگار دەفەرمێ كل شيء بما كسبت أيديكم هەموو ئەو بەرهەموو کۆشش و دەستکەوتانێک کە هەتانە هۆکارەکەی خۆتانن جا ئێمە با کەسبی دەستمان مەعیشەتی ئێستامان و خۆشگوزەرانی ژیانی خۆمان و نەوەکانمان لە چاوپێداگیرانەوە بێت بە بەڕێوەچوونێکی باشی سیستەمی وڵات پەروەردە و منهەجی خوێندن و ڕۆشنبیری خێزانی ئەوەشەوە لەکوێ بەڕاستی پەیوەستە بەوەی کە بزانین دڵمان پەیوەستکەینەوە لەگەڵ خوای پەروەردگار و قسەمان هەبی لەسەر ڕێخستنەوەی سیستەمی وڵات و ئەمانەتی دەنگ یا ئەمانەتی هەڵوێست یا پشتیوانی لە کەسانێک نەکەین جارێکی دیکە میلەتەکەمان و کۆمەڵگەکەمان بەرەو دواوە ببن. حاجی فەرموو جەناب و ئاوێنیت و حاجی ژنیش بەرێ نەقلێکە بەری وەزعتان چییە لەگەڵ وڵا وەزەمانەوە هەیە تەمەشای دەبەکان بە بیرەوەری تۆ چەند ساڵە کێشەی ئاو هەیە وڵی دوسێ سارە هاوینان کێشەمانەیە بەس دەردێکشمان هەیە ئەو ئاوە ئەو بیرە پێکری لە حەدیقەکانەوە بە شەرێک مساعدەمان ناکاتا دێت تێرە ئەوە دەردەکەمانە بەڕاستی کابرا حەدیقەیە دۆرمێکی دروست کردیە و سۆندەیەکی لە بن ئاردەوە ڕاکێشاوە و تەنچەکان پڕەکا و ئیتر ئەیکاتە ناو حەدیقەوە ئەم هەژنۆمانە ئاما بۆ نایە ئێستا ئێوە چەندێکە ئاوتان بۆ ناتوە ئێستا تقریبان وەڵام دەوری 20 ڕۆژێ بە ئاو 20 ڕۆژ ئاری وڵە و ئاوە کێشم 20 ڕۆژ من بە ئاوە کێشم چل ڕۆژ ئەری وڵات چل ڕۆژێ ئێمە ئاومان نییە بە مردن بە شەرت ئێمە کەمیش هەر کڕیمانە خواوەچیل ئەمدی و کۆڵان ئەو دیویش کۆڵانیش سەمن هەر برێم خۆمنە ئەمدی و ئەو دیومان ئێمە ئاومان کڕێت تا 40,000 25,000 30,000 35 بەلوعی ئاو ڕئیسەکەتان کوامەیە ئەوەیە کەواتە ئەتەوێ بڵی 40 ڕۆژە ئاو بەم بۆریان ناتوە ئەمدی و ئەو دیومان بەخوای دوانزە مالیشی ڕاستیەکەی دوانزە مالی ئێمە ئەو دێوەش هەمووی کەمە ڕۆشم گیری بەس خاستن ئەم مەسافەی بۆ جادەی ڕئیسی دێ هەر نیمانە بەس کڕیومانە بوو لە هەوا بەس ئاوی گیانە بوو ناوڵە تەنکەرە دوانزە مارە کاکە بەڕاستی هەشت لەمدی و هەرجەودی 16 مارین لە بیرەکەشەوە حەدیقەیە یەکی دۆرمێکی دابڕیەوە ماگاتە ئێمە بە هیچ زۆریە لایانی پەیوەندیدارم وەرگرتووە ئاو زۆر سرف مەکەن والله سرم ناکەین بەس ئێمە دەردی حەدیقەمانە پێش بیرەکە پاچی حەدیقەیە حەدیقەکان باز بێنن ئێمە ئاوەکەمان بۆتی يعني إما حيث معقول لنا أم حكمتين بهمو نوعك إما ويارمتي حكمتها دين خوينا دين قربانية دين هبونا ونبونا دين بو يعني مساعدة معنا بابا يتمنى بس آوكا دزانم پەیوەندی بە جەنابتانەوە نییە بەڵام وەکو زانیاری تەبێ بەنداوەکان پرۆژیان هەیە بۆ ئەوەی کە سەدی زیاتر دروستکەن بەتایبەتی سەدی بێخمە خۆ دەزانانی یەکێکە لە استراتیژەکان و سەدی منداوە وڵام نەکرد بێت ئەویش سەدێکی دیکەیە کە لە بەرنامایە ئەو سەدانە ئەگەر بێت و تەواو بکرێن یاخود دەست بەکارکردن بکرێت و تەواو بکرێن گرفتی ئاو زیاتر با بڵێن کەم ناکاتەوە. بابەتی گلدانەوەی ئاو لە ڕێی بەنداوەکان و تهدیدکراوی لەسەر زێی گەورە ئەوەی کە باس کرد دەتوانرێتن سێ
بەنداوی استراتیژی گەورەی لە دروستکرێتن کەەوە مەخزوونەکانیان سەروی ملیارە یەکشیان تقریبان دەگاتە 10 ملیاریش و دەکرێتن بەدەیان بەنداوی بچووک مامناوەی شێزە دروست بکرێتن لەسەر لە قوپۆپەکانی هەتا دەڕژێتە ناوەی و ئەوە یاگادار بم لە پلانی بەڕێوەبەتی گشتی بەندا و کۆگە ئاویەکان هەتا پلانێکی تایبەتیان هەیە پلانێکی ماستەر پلانێکیان هەیە بە ئەوزێ کە دایان بەنداوی تێدا هەنگاوەکانیان بە سست نبینیت وەکو بەڕێوەبەری ئاوی هەرێمە زام زۆر معاناتی هەیە لەگەڵ بێ ئاویە هەست ناکەی یعنی کەمێک وەچی باسی پرۆژی استراتیژی دەکەی دەبی زۆر محددات دێتە پێشت یەک لەوانە محدداتی ئیشکردنە ئایا لە ناحیەی دابینکردنی داراییەکەی ناحیەی وەرگرتنی ئەو موافقەتانەی کە پێویستە چونکە لە ڕووی داراییەوە لەوانەیە بەنداوێکی وەک بەنداوی منداوە لەوانەیە سەروی 4-5 ملیۆن دلار تەکلیف دەکاتن بەنداوی بێخمان نێزیشی لەوانەیە سەروی 10 تا 12-13 ملیار تەکلیف دەکاتن سەرڕای وەش ئایا چێ مەسئولە لە بەڕێوەبردنەکەی و چێ مەسئولە لە دروستکردنەکەی ینی ئەو بابەتێکی یاساییە کە پێویستە هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و بە هەماهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا بیکردن لەسەر زێی گەورە هەر یەک لە پرۆژەکانی ئیفرازیەک لە ساڵی 1960 و ئیفراز 2 لە ساڵی 1983 لەلایەن حکوومەتی عێراقەوە دروست کراون. هەروەها پرۆژەی ئیفراز 3 لەسەر بودجەی ئەمریکا و لە سەردەمی حکوومەتی هەرێم لە ساڵی 2006 دروست کراوە. واتە حکوومەتی هەرێم لەسەر بودجەی خۆی هیچ پرۆژەیەکی استراتیژی لە بواری ئاو بۆ هەولێر نەکردووە. کۆتا پرسیارم لە بەشی هەولێرە بە کوتی وەڵامان بیت و سپاس دەکەم مەسەلەی یەکە نیشتەجێبوونەکە دەوڵەتەیەکی نیشتەجێبوونەکان بە شێوەیەکی بێ پلان زیاد دەکەن ئەمە شۆکارە بۆ ئەوی کە ئاوێکی زۆر بۆ خۆیان گل بنەوە ئاوێکی زۆر بەکاربێنن دوایی هاوڵاتیان باجەکەیدن ڕاستەیان مبالەغە کراوە. یەکەم شێت هیچ ئەو یەکە نیشتەجێبوانە لە ڕێی بەڕێوەبەتی گشتی وەبەرهێنانی هەولێر سەرپەرشتی دەکاتن و پلانی تایبەت بە خۆیان هەیە پێویستە بە ئاو ئەوەی پێویستە بە ئاو یەکەی نیشتەجێبوونیش نەبووە لە شاری هەولێر لە ڕێی حکوومەتەوە ئای بۆ دابین کرێتن گشتیان تۆڕی ناوخۆیان بەخۆیان دروست کردیە و بیری ئاویان لێدا و لە ڕێی بەڕێوەبەرەتیەکانی ئاو سەرپەرشتیان وەکرایە و بە خۆشیان خۆیان بەخێو دەکەن چونکە توانای وەرگرتنی ئەو یەکە نیشتەجێبوانە نەبووە. هەر بۆ ئاگداریت بۆ چارەسەرکردنی وانیش پرۆژەیەکی تایبەت بۆ شاری هەولێر کە لە پلانی استراتیژیدان درایە بە ناوی هەولێر 4 یان بە ناوی ئیفراز 4 یا هەر ناوێشکە پرۆژێک لە پلاندان درایە بە هیوای ئەوەی کە بە زووتری کات بکەویتە بواری جێبەجێکردن و موافقات بێتەوە تاکو بتانرێتن تەختی هەموو شاری هەولێر بکات. کۆتا قسەکە دەمەوێت لە جنابتی وەربگرم ئەوەیە تا چەند خۆتان دراوسەکانتان هاوسەکانتان هاوڕێکانتان بەدەست کێشەی ئاوە لە هەولێر ئەناڵێن. بەتەکیید کێشەی ئاوبوونی زۆری هەیە بەداخەوە وەکو باسم کە نادادپەروەرێکی زۆر هەیە ئەوانەی کە جۆرێک لە جۆرەکان دەست ڕۆیشتون یا ناسیاوەتیان هەیە هەیەە لە گەڕەچێک لە ریزی چەند گەڕەچێکەوە هەیەە ئاو ناکریت لەبەر ئەوەی جۆرێک لە جۆرەکان ئیسفادەی لە ئاو کردیە یا بە شێوازێکی ناشەرعی لە ژێر بۆ ڕێکەوە ئاوی ڕاکێشایە کە حکوومەتیش دەتوانی کۆنتترۆلێکی تایبەتری هەبی ئەوانە بکە مانای نییە لە گەڕەچێک تەنها چەند ماڵێک بەردەوام ئاو بکڕن و چەند ماڵێکیش بەردەوام ئاوی زیاد لە ئەندازەش سەرفکەن یا ئەوانەی زیادڕۆییان کردی لە کۆمەڵێک حەدیقە و باخچە کە جێی خۆیەتی پانتایی سەوزایی زیاد بکرێت بەڵام بۆ بەو کەسێک ڕەوابی ئاوی پاک بەکاربێنی بۆ ئاودانی باخچە و حەدیقەکەی بۆ کەسانێکیش ڕەوان نەبیندرێ کە ئاوی خواردنەوە و پێویستی ڕۆژانی خۆیانی پێدابین بکەن. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار بەرپرسان باسییان لەوە کردووە بڕیار دراوە پرۆژەی ئیفراز 4 جێبەجێ بکرێت کە تێچووەکەی 830 ملیۆن دلارە بەڵام تاوەکو ئێستا نەچووەتە بواری جێبەجێکردنەوە و هۆکارەکەشی تەرخان نەکردنی پارەیە بۆ پرۆژەکە. بەپێی بەدواداچوونی پەیام ئەگەر پرۆژەی ئیفراز 4 کە تێچووەکەی نزیکەی 1 ملیار دلارە جێبەجێ بکرێت کێشەی کەم ئاوی لە هەولێر چارەسەر دەبێت.
کەمێک دوورکەوینەوە لە هەولێر باسێک لە چەمچەماڵ و باڵی دەربەندی خان بکەین. دەربەندی خان خاوەنی دوو بەنداوە بەڵام ئاوی پاکی خواردنەوەی نییە. لە کانیەکان ئەچن ئاوێن خۆم بە شێوەیەکی مەیدانی چوومەتە لایەن و دیمەنەکانم بینیەوە. پایتەختی ئەنفالکراوانیش معاناتێکە هەڵم نەکردو 7 ساڵە بەردەوامە 15 قامی گۆڕی و هەمان گرفت بەردەوامە. پێش ئەوەی بچمە وردەکاری ئەوانەوە چەند قەزای ترمانەیە ئاوە بێت ئاوە بەنسبەت دەربەندی خان پرۆژەکەیان لە ساری 2013 دەستی بەکار کردووە. تقریبا 160 پرۆژەکەتەوە بووە. ئێستاکە لە مفاوزاتدا نەبەڕاستی لە بۆ ئەوەی بۆ تاوان ڕاوەستانی ئەو پرۆژانە زۆربەی بۆی قەیرانی دارایی بووە نەبوونی پارە لە بۆەوەی کەوا نەبوونی بودجە لە بۆی ئەو پرۆژانە تاوا کرێت بەردەوامکردن. ئێستا کە کێشە و گرفتەکانی بەڵێندەرەکە چارەسەر کرایە لە چەندی ڕۆوە لە ماوەیەکی نزیک بەشێک لە پارەکانی لە ئۆتراق دەکرێتن یان بڕپارێش دەدرێتێت لۆ ئیشکارەکانی دەست پێ بکاتەوە. بەنسبەت چەمچەماڵ وەکو بەڕێستان ئاگادار بوون لە ڕێی راپۆرتێکی مشتەرەک لە ساری 2021 کە لە نێوان نوێنەری ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆ سەر بە وەزارەتی شارەوانی راپۆرتێک ئامادەکرا دوو تەوەری چارەسەریدان بدات. تەوەریشیان کە تەوەری خێرا بوو پرۆژەکە ئێستاکە لە ژێر جێبەجێکردندایە و تەوەری دووەمیشیان کە پلانی پرۆژێژی درێژخایان بۆ پلانی درێژخایان. خۆش ئاگادار بوون ڕۆژی دووشەمەی ڕابردوو بەڕێز وەزیری شارەوانی ئیمزای لەسەر واژۆی لەسەر ئەو گرێبەستە کرد لەگە کۆمپانیایکی تایبەتمەند بەو ئیشوکارانە و ئیشوکارەکانی لە ئێستاکەەوە دەستی پێکردی بۆ ئامادەکردنی کەمپ دیزاینکردن ڕێخستنی خۆی بۆ ئەوەی کاوا پرۆژەکە لە ماوەی 730 ڕۆژ جێبەجێ. زۆر باشە. قەزای دیکە کوێمانەیە کاوە گرفتی ئاو هەیە گەرمیان چۆنە؟ بەێ تقریبان دەتانە بریم ئەوە شوێنانە زیاتر کۆنتترۆلە و لە کفری هەندێک کێشەگرتمان هەبوو ئەو بوو جەنابی سەرۆکی حکوومەت لە ڕێی دابینکردنی بودجەی تایبەت 5 بیر لەو شوێنە لە کفری دێدرا ئێستاکە ئەو بیرانە لە ئیشکردن و بووتە پارپچێکی زۆر باش لە بۆ قەزای کفری و بەردەوام لەگە گەورە بوونی و فراون بوونی شارەکان ئێمە ینی ئەو کێشە و گرفتان دێتە پێش بە تایبەتی لەبەوەی کە لەوانێ بودجەی پێویستیش نەبوو بیتن بەتانرێتەکەەوە پارپشتی ئەو پرۆژانە بکای یان بتوانین پلانەکانی خۆمان وەکو پێویست جێبەجێ ئەو پلانانەی کە پرۆژە استراتیژیەکانە چ پلانی کورتخایان و مامناوەندەکەیە. کۆتا پرسیارم وەکو بەڕێوەبەری گشتی ئاوی هەرێم کەی گرفتی ئەو لە هەرێمی کوردستان کۆتاییەت؟ بەێ بە تاکیدی جێبەجێکردنی پلانەکان ئەو پلانی پێدرێن پلانی پرۆژە استراتیژیەکان چونکە ئێستا ئێمە 150 ئاوی دابینکراو لە هەرێمی کوردستان لە ڕێی بیرەکانە 5400 بیر و 150شی لە ڕێی 91 پرۆژەی بچووک و مامناوەند و گەورە ئاوی دابین دەکرێتن. ئەگەر ئەو 11 پرۆژەی کە لە پلانی استراتیژیدان جێبەجێ بکرێتن ڕێژەی ئاوی بەکارهێنانی ئاوی سەرزەوی دەگاتە نێژ لە 50 دەبیتە 75 دەتانم برێم زۆر نێزیک دەبینەوە لەوەی کە لە سفر مشکلە. 10 ساڵی ترمان پێویستە بۆ پرۆژانە کۆتایی بێ؟ ئەگەر بودجە لە بەردەست بێتن لە ماوەی 4 سال ناگاتە 5 سال هەموو چارەسەر دەبێت. لەم بەرنامەیەدا بۆمان ڕوون بوویەوە حکوومەتی ماوەبەستەچووی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتیەکان و تەنانەت وەزارەتەکانیەوە کار لەسەر ئەوە دەکا هاوڵاتیان کەمتر ئاو بەکاربێنن بۆ ئەوەی کێشەی ئاو چارەسەر بێت. ئەمە دەری دەخات هیچ پلانێکی استراتیژی بۆ کۆتایی هێنان بەم کێشەیە نییە. یەکێکی دیکە لە پێشنیارەکانیان دەڵێن چی دیکە باخ و دارەکان ئاو مەدەن بۆ ئەوەی گرفتی بێ ئاوی بەردەوام نەبێت. تا بە یەکگەیشتنەوە بەرنامەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردەزای ناکات.